من برجی فەریکم زۆر بە دوای برجوشتەوە نیم و ئەگەر مەلایەک فەلەک نەزانێ واتە نەزانە. بورجەکان ڕاستێکی زانستیە یان زادەی خەیاڵی مرۆڤ خۆیەتی. باسکردنی بورجەکان لێکدانەوەی زۆر هەڵدەگرێت لە ئاینی ئیسلام و لە ڕووی زانستی سەردەمەوە. ئەم بابەتە لەناو هاوڵاتیانیش مشت و مڕی لەسەرە. هەندێکیان بە گوناه و هەندێکی دیکە دەڵێن زۆرێک لەو پێشبینیانەی لە ڕێی بورجەکانەوە دەکرێت پەیوەندی بە ئێمەوە نییە. بورجەکان ئێمە زۆر باوەڕمان پێینە لەبەر خاتریەوەی کە ئێمە زیاتر پەیوەستین بە دینەوە لە بە دینی ئیسلامەوە و لە ڕوانگەی دینی ئیسلامیش ئێمە باوەڕمان بە بورجەکان نییە. زۆر جار ئەڵێن ئەوانەی کە بۆ نمونە ئەو بورجەن کەسایەتیان بەو جۆرێ و هەنێکی شەیە کە من بۆ نمونە پێشتر سێرم کرده بێت هیچ پەیوەندیکی بە منەوە نەبووە و هیچ ڕاستیش نەبووە تر بۆی زۆر بڕوان پێی نییە. کاتێک کەسەی بورجەکەمەکەم دایم لانی ئیجابەکەی ئەگرم قەت لانی سلبەکەی بڕوان پێی نییە بەس بۆ ئیجابەکەی هەڵڵێم یعنی بڕای پێ بکەم بیخەمە مێشکی خۆمەوە بۆی هەستەکەم هەر شتێک بڕاو پێ هەبێ بخیتە مێشک خۆتەوە بەرە ئەو شتەتەوە. من برجی فەریکم زۆر احتیمام بە برجوشتنام لەوەی زۆر سەیری ناکەم. ئەگەر 6 مانگ جارێک 7 مانگ جارێک لە شوێنێکە سۆتفەیەکی ئەڵێمە بورجەکانە سێریشی بکە بەختی خۆت. بورجەکان بەسەر 12 نیشانەی جیاوازادا بەشکراون کە هەریەکەیان 30 پلا لە هێڵی درێژی ئاسمانی درێژ دەبنەوە و دەگونجێن لەگەڵ ڕێخستنی شێوەی ئەستێرەکانیاندا کە لەو ناوچەیەدا ئەستێرەکان لەسەر شێوەی ئاژەڵ شێوەی ئەفسانەی و شتی بێگیانن. فەلەکناسەکان پێیان وابووە ئەستێرەکان لە کاتی جوڵاندنیاندا شێوەی جیاوازیان هەیە و کاریگەریان لەسەر ژیانی ڕۆژانەی مرۆڤ و گونجاندنیان لەگەڵ یەکتردا هەیە. کەم زارە سەکەسەری هەڵاوە وەختی خۆی کە پێویستیان پێی بۆ دۆزینەی ڕێگاکان یاخود لە بەحرەکانە لە دەریاکانە هەموو ئاینەکانیش تەقویمێکی تایبەت بە خۆیانیان هەیە کە لەسەر فەلەک وەرگیراوە ناو سوێنی پێخوا ناکرێ ئێمە شتێک لە بورجەکانە نەفیکەین و ناکرێ شتێکی 100% بێ. ئەگەر بۆ نمونە ئەو کەسی کە سەیری بورجەکەیەکە پێی ئەڵێت و کاتەکەت لەم ماوەیە باشە بۆ زەواج بۆ نمونە باشە بۆ دەستکەوت و پارە باشە بۆی کە هەنگاو بۆ کارێکی تازە بنی یا باشە بۆ ئەوەی کە شتێ بکەی ئەو کەسە ئەکەوێتە سەرخۆی. مامۆستایەکی ئاینی دەڵێت بورجەکان کاریگەریان لەسەر کەشوهەوا هەیە. لە قورئاندا خوددا سوێندی پێدەخوات بەڵام باوەڕهێنانی بڕواداران بە بورجەکان بۆ دیاریکردنی بەخت و پێشبینیکردنی داهاتوو و هەڵسەنگاندنی کەسایەتی مرۆڤەکان بە واتای هاوبەش پەیداکردن دێ بۆ خوددا بە گەورەترین تاوان لە ئاینی ئیسلامدا لە قەڵەم دەدرێت. ئینسان کە بزانێ علمی فەلەک بزانێ و علمی ئەستێرە بزانێ علمی ئەم بوونەوەرە بزانێ ئەمە ڕێگەی لێ نەگیراوە دروستە بۆ چکە گەورەی خوات بۆ دەردەکەوێت و بورجەکانیش کاریگەریان هەیە لەسەر کەشوهەوا لەسەر فەسڵەکان لەسەر وەرزەکان. بەڵام کەسێک پێی وابێ بورجەکان کاریگەریان هەیە لەسەر کەسایەتی و هەڵسوکەوتی ئینسان ئەمەیان حرامە ئەمەیان دەچێتە بابی شیرک شەریک بۆ خوادانان. نووسەرێکی زانستی باس لەوە دەکات کە بورجەکان لە پڕۆگرامی زانستی ئێستادا جێیان نابێتەوە چونکە دەبێت بۆ هەموو دیاردەیەک هۆکارێک هەبێت و ئەو هۆکارە تاقیکرابێتەوە. بەڵام بورجەکان هیچ تاقیکردنەوەیەکی زانستیان لەبارەوە نەکراوە و تەنها پێشبینی کۆمەڵێک کەسن. ئەبێ بۆ هەموو دیاردەیە هۆکارێک هەبێ هۆکارەکانی هەمویان ڕەبدون بە یەک و ئەو هۆکارانە بکرێت تاقی بکرێنەوە. ئێمە لەم پەڕەدایمە زانستی ئاژین بەڵام ئەوەی کە سەبارەت بە بورج و سەبارەت بە هەنیە شتێکیش لە بوارەکانی پزیشکی و ماناوترێ ئەمە هی پەڕەدایمێکی کۆنترا پەڕەدایمێکە کە لەوێ زانست لە ئارەدا نییە. ئەستێرەناسی تا ئێستاش بەلای هەندێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و وڵاتانی دیکەوە سەرنجڕاکێش و گرنگە بەپێی ئامارێکی کۆمپانیای هاریس کە لە مانگی شوباتی ئەمساڵدا بڵاو کراوەتەوە لە 170 ئەمریکیەکان باوەڕیان بە فەلەکناسی هەیە و زۆرینەیان بورجی خۆیان دەناسن. هەندێکی دیکە لەو بڕوایەدان کە فەلەکناسەکان وەکو پێویست ئەستێرەناسیان ڕوون نەکردوێتەوە و بەو هۆیەشەوە ئەستێرەناسی وەک زانستێک دانپێدانراو نییە چونکە هیچ بەڵگەیەکی زانستی نییە و لە تاقیکردنەوە زانستیەکانیشدا ئەنجامی نییە.